زۆربەی نەخۆشخانەکان پێداویستی خۆپارێزیان بە شێوەیەکی تەواوەتی بەردەست نەبوو، بەتایبەت جلوبەرگی خۆپارێزی. بۆیە کاتێک مامەڵەی ڕاستەوخۆیان لەگەڵ توشبووان بە نەخۆشی کۆرۆنا دەکرد، ژیانیان لە مەترسیدا بوو ئەگەری توشبوونیان زۆر بوو. APD saat itu ya dia pakai seperti misalkan APD itu dalam arti Nah, ketika mulai produksi سەرەتا بۆی دەست بکەین بە بەرهەمهێنانی جلوبەرگی خۆپارێزی پێویستمان بە بڕێک پارە هەبوو. لەگەڵ هاوکارەکانمان دەستمان کرد بە بکۆکردنەوەی پارە. هەر بۆیە بینیمان کەسانێکی زۆر ڕوحی هاوکاریان هەیە و بەشداریان کرد بە دابینکردنی سەرچاوێکی مادی بۆ پرۆژەکە. سەرەتا ئێمە ویستمان 50 دانە دروستکەین، دواتر بە هاوکاری هەموو لایەک توانیمان بەرهەمهێنان بگەێنینە 1000 دانە. 1000 gitu. Sebenarnya ini mungkin cuman بەڕاستی ئەو کارەی ئێمە کردومانە هاوکاریەکی کەمە، بەڵام زۆر گرنگە و پێویستە. من داوا لە هەموو کەسانە دەکەم کە وەک ئێمە کارگەی جلوبەرجیان هەیە هاوکاری نەخۆشخانەکان بکەن، چونکە بەبوونی ئەو جلوبەرگە خۆپارێزیە پزیشکان و کارمەندانی تەندروستی بە متمانەیەکی زیاتر و ترسێکی کەمەوە کار بۆ نەخۆشەکان دەکەن. lebih tenang mereka dalam mengerjakan tugasnya. Kacau.